بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەخۆ هەموو پێشەمانە کاتژمێر 4 ئێوارە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک. بەڕێزان تەوەری بەرنامەیەم جارمان دەپرسین خەڵک چۆن سەرمای زستان بێموچەیی بێکارەبایی بەڕێ بکات لە مۆزەدا. بەڕێزان هاتنی وەرزی سەرما و سۆڵە بارگرانێکی زیاتری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە، نەدانی موچە و دابەشنەکردنی نەوت و نەبوونی کارەبا لە هەرە سەرەکیترین کێشەکانی هاوڵاتیانە لە مۆرزەدا. دەبێت هاوڵاتیان خۆیان بۆ زستانێکی سەخت ئامادە بکەن خۆیان ئامادە بکەن کە لە ئێسادا موچە نیە، کارەبا نیە، با بڵێن گرفتی زۆر هەیە. ئێستا یەکێک لە گرفتەکان کە نەدانی سوتەمەنی دروستی کردووە داربڕینەکە بەشێک لە هاوڵاتیان ڕویان کردوتە شاخەکان دارەبڕنەوە بە مەبەستی خۆگەرمکردنەوە ماڵەکانیان گەرمەکەنەوە. من لەگەڵ زۆرێک لە هاوڵاتیان قسەم کردو لەسەر و کێشەیە کە ئەوان دەڵێن کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە موچە دابەش بکات، نەیتوانیوە سوتەمەنی دابین بکات، بۆیە ئەوانیش ئەوە دەکەن. کاک ئەحمەدمان لەگەڵ کردکۆ فەرم کاک ئەحمەد. کاک ئەحمەدم کاتت باش. السلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله. کاک ئەحمەد دەستخۆشی کەناڵەکەتان لەکەم، دەستخۆشی لە جەنابت دەکەم. زۆر سوپاس دەکەم کاک ئەحمەد. کاکە بنسبەت ئەم موچە و ئەم قەیرانەی بەسەر خەڵکی کوردستان هاتووە، بەڵێ ئەم حکوومەتە ملەتی ناوێ، ملەتی فرۆشتووە بە بەغدا، پارەی دەدا بە موچە خۆران، ناتوان بیباتە ڕێوە، نە لەگەر بەغدا ڕێک دەکەوێت بۆی بەغدا پارەی خەڵک بداتن. بەڕاستی ئەمان 26 ساڵە حکومڕانیەکی شتیان هێنا بۆ خەڵکی کوردستان. بەڵێ داوا لە خەڵکی کوردستان دەکەم ئەمانە نەناو بەرن ژینێکی تازەی عاقڵ بێنن حکومداریمان بکەن. بەڵێ ئەمانە کورد ئێوانە کەرکووکیان فرۆشت، زماریان فرۆشت، خانەقینیان فرۆشت، بەس لەبەر خاتر مەسلحەت خۆیان. بەڵێ کاک ئەحمەد سوپاس بۆ پەیوەندیەکەت. میرانمان لەگەڵا لە هەولێرەوە فەرموو کاک میران. السلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله. باشی بەڕێزم سوپاس دەکەم، دەستخۆشتان لێ دەکەم. پاسی بەنسبەت سوتەمەنی شتیوە وەڵاهی نازانین هەرچی گرێ هێرکەمە لەگەڵ حکوومەتە بەڕاستی. ئەوە ئینشەڵا داهرە قاباتەکانیش ئەگەوانە لەسەر حکوومەت فترێککە قاباتی چی نامینێ، داری چی نامینێ، دەبێت دارستانەکان تەمەشاکە هەبێ بە گۆڕستان شێوەش چێلی لێدێ شتێککە ئەگەر بێت شتەمەنی هاتە و زەحنە کرێت بەڕاستی هەر زۆر لەوانەیە کارەساتی گەورەش ئەوەندە هەیە ئەوەندە هەمووش بە یەکجاری لێدەزوچی لە بۆ شتێککە ئێمە لە گەڕەکەچین لە سوتەمەنی و ئەوەش بابرین ئاویشی بابێتە سەر. ئێمە لە گەڕەکەچی هەولێرین لە قەرەبووی کەس نەزان چاک سارە داوا لە حکوومەت دەکەین، لە لایەنی پەیوەندیات دەکەین، لە محافەزە دەکەین، لە دایرەکانی دەورا پشتی برین ئەوانی خۆمان کەس نەزان دەکەین، لە ناحیە دەکەین. ئاومان نیەکاکە چاک سارە هەفتەی 1 ساعت ئاومان یعنی مانجێ 4 ساعت ئاومان ئەگەڵی دەبی ئەو ساعتش یعنی ها فیزیکرا لێدەوە یعنی ئەو ساعتش دەڕوە. بەڵێ سوپاس بۆ کاک میران، سوپاس بۆ پەیوەندیەکەت. کاک میران دایکی دانیارمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو دایکی دانیار. السلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله. دەستخۆشی بەرنامەکە لێت. زۆر سوپاس دەکەم. تەوەرەکە لەسەر چییە؟ دایکی دانیار بەڵێ خەڵک چۆن سەرمای زستان بەڕێ بکات لە بێسوتەمەنی و بێموچەوی بەکارەبایی؟ زابراکیان چۆن سەرما بڕێک وەڵامەکە ئەو خۆی گەورە خۆی ڕەحماتەوە هەر باشە کە خۆی گەورە بەر نابارێنێ بە سەرمانە. بەڵێ خەینە ئێستا کارەباس ساعاتێکە دەجارێتەوە کڕۆرە هەرشمان هەمووی سوودا نازم هەر خۆی گەورە چۆن هەشتمان ناسیکەێنێ بە سەلاجۆ بە خەسەڵە سەریان لە مۆریدەکانیش تێکگاوە یا خوا خۆی گەورە سەریان لێ تێک باوە سەری لێ تێکگاوی. بەڵێ هەمووی دەیدامە بۆ هەزنەکە ساعاتێ هەڵیەکە تا گەرمە بێ 1 دقیقە ئیشەکە ئەکوێتوانێ ئەمە ئێستا ئەمە 4 جار لەم کاتەیە. زۆر باشە دایکی دانیار دەبێت چییە ڕۆڵبگێڕە لە چارەسەرکردنی ئەم کێشارەیە؟ حاڵی نەبووم لێت. دەبێت چییە ڕۆڵبگێڕە لە چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانەیە کە ئێستا بۆ هاوڵاتیان دروست بووە؟ وەڵای کێ ڕۆڵگێڕە ئیتر خوای گەورە ئەگەری تۆ زەویشتان بخاتە دڵیانە ئەگەر ئیش بە قورئان و سنت کەن ئەوامان لێنێ هەتا ئیش بە قورئان و سنت نەکەین برا ئاوایە تەنیا خوای گەورە مراقبە دەکا ئەگەر لا مشتێکە ئەگنە ئاوە شحال چارەسەر نابێ هەر کەسە بە ئاس خۆی دیەکە غەشەکە خیانەتێکە زوڵمەکە بۆی خوای گەورە ئاوامان لێکە هەر
بحملوا إخوة قبل تاقيتنا خب أغانا أنا ماني بله يعني أنا لازم شلون جوابي إخوة قبل چی جوابی خواهی گەورە ئێنە زۆر باشە دەبێت چی بکرێت بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە چی بگرێت کە تۆ عەقڵ بێتەوە بە خۆیان تۆ دەبیستان گەردانە شت چارەسەرێک بەس هەتا ویژدان و عەقڵ نەگەرێتەوە شت چارەسەر نابێ برا هەموو شتێک نەگەبیستیانن بەس خۆیان نایەنەوێت بەڵێ دەستخۆشی لێ یەکەم هەڵە سوپاس بۆ داهی دانیار کاک عەبدولفەتاحمان لەگەڵا لە ڕانیەوە فەرموو کاک عەبدولفەتاح السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. کاکە سەبارەت بە تەوەرەکەی دەستخۆشتان لێ یەکەم زۆر سپاس دەکەم وای هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن زۆر سپاس بە حەقەت سەبارەت بە بێموچەی و ینی بێ سوتەمەنی و ئەمە بەڕاستی ئێمە بێدەنگی ئێمە وای لێکرد کات خۆی کە هەموو حێراق بێدەنگ بوو دیکتاتۆرێکی وەک سەدام دروست بوو بەڵام ئێمە کە ئێستا بێدەنگین لە کوردستان بەعقات هەما دیکتاتۆرمان بۆ دروست بۆتەوە یعنی مە هەستەندی بێدەنگ بین ئەوان زیاتر پێ لە سەرماندادنن هیوادارم هەمومان بە یەک دەنگ هەمومان بە یەک دەنگ بە هەموو ڕێگەکانەوە ئەو جار چیتر لیان قبوڵ نەکەین یعنی بەڕاستی تاقەتمان چوو لە مەزایە کاک عەبدولفەتاح دەبێت کێ ڕۆ بگێڕێت لە چارەسەرکردنی ئەم کێشە و گرفتانەیە دەتوانی ئۆپۆزیسیۆن ڕۆڵ بگیرێ لە وەزایە دەتوانێت ئەوانە بە تایبەتی بێنە سەرخەت ئەوان دەتوانێت ئێستا شتێکیان پێ بگرن شتێک لە بەست ئەواندا هەیە بەڕاستی ئەوان بە پاچی دەرچوون وە هیوادارم ئەوان لە مەودوا بێنە سەرخەت زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدولفەتاح سپاس بۆ کێمان لەگەڵا کاک قادرمان لەگەڵا لە هەولێرە فەرموو کاک قادر بەڵێ کاکە وەڵا بۆ جوابی پرسیارەکەت زۆر ئاسانە بەڵێ ئێمە خۆمان لەژێر بەتانی دەنێ و پانۆسەتیشی بۆ پێ دەکەین ئیلی سەبر سەبرەزون بە حکومەت دەبێت لەبەر حکومەتەکە مستحقە بۆ کە قسەی پێ گوتی هەروان دەبێت زیاتما پێ ناگەێت کاک قادر ئەگەر بکرێت دەنگی بەڵێ کاک قادر بەڵێ سپاس بۆ کاک قادر بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پێیجی PMTV باشدار بن لەگەڵمانە لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە وەروەتوان لە ڕێگە ژمارە تەلەفۆنەکە لەسەر شاشەیە پەیوەندیوان پێ بکەن پێکەوە گفتوگوێن بابەتە بکەین محەممەد بەرزنجی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە بەرامبەر و پرسیارەماندا دەڵێت دەستمان لەمانە شۆریوە هیچیان پێ ناکرێت ئیتر نەوت بەچی ئەدەن کەوا سەرەتاییترین مافی هاوڵاتیانە کاک محەممەدمان لەگەڵە فەرموو کاک محەممەد کاکەم کاتت باش باشتر بۆ بەڕێزی کاک محەممەد بەڕێزی دەست خۆش بێت تەوەرێکی جوان زۆر سپاس دابەزاندۆ بەڵام من پرسیار لە جەنابەت بکەم داوا لە چێ بکەین بۆ سوتەمەنی بۆ کارەبای بەڵێ تۆ وەکو هاوڵاتیەک پێت وایە دەبێت داوا لە کێ بکەیت من دەڵێن داوا لە حکومەت بکەین وانە بەڵێ بەڵام حکومەتەکە لەسەر حیزبان پێکاتوە زۆر باشە ئەی چارەسەر چییە؟ چارەسەرەوەیە لە پێزاوە وەزیرەکەتان دوورکەنەوە بەسە تاوکەی دەسەڵاتەکەی مەبن با بە هەموو لایەتی پارتیەکێتی بابەتەنێ بیخۆن پێیان دەخورێ داخوا بەڵام ئەمە بە هەموومان تاوکەری حکومەتەکەی ئینگلیزی لێ دەکەین کاکە زۆر باش بابینەران و بیسەران گویان لێ بێ پارتی وێچێتیەوە چاومان لێ دیکتاتۆرن چاومان لێ دەیخۆن چاومان لێ سەرسێنەرن بەڵام بۆ هاوکاری دەکەن لەبەرچی ئێوازی لێ بێنن فەرس مانگ محاوەلەتان کرد بە هەموو لایەتا تا حکومەتان تەشکیل کرد یەگەیشتی ئێدەنەی دوورکەونەوە لە حکومەتەکەی من داوا لە پێدا لە کۆمەڵی ئیسلامی دەکەم گرێم لێمە کەلاکی قۆمەوە بڵێم زۆر باشە کاک محەممەد پێت وایە بەخشانەوەی زۆر باش فەرمووی تا جواب بدەمەوە زۆر باشە کاک محەممەد کۆمەڵی ئیسلامی دوو وەزیری هەیە پێت وایە بەخشانەوەی وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی بەڕێبەرەکانی کۆمەڵی ئیسلامی هیچ لەم وەزعە لەم دۆخە بگۆڕێت پێت وایە دەتوانرێت موچە چارەسەر بکرێت کارەبە دابین بکرێت و دابین بکرێت مامۆسایان چیتر لە بەرامبەر ئەو ئێستامی کە لیان دەکرێت پێت وایە هەموو کێشانە پەیوەندی بەوە هەیە کە وەزیرەکانی حکومەت لەناو وەزیرەکانی باوەڕی کۆمەڵی ئیسلامی لەناو حکومەت یاخودنا بەڵێ بەڵێ ئیتۆش کۆمەڵی ئیسلامی ژێت گرتووس برادرانی گۆڕانەوە دوورخراونەوە تێگەیشتی با بە هەموو لایەکین با لێگەڕین پارتیویەکێتی بزانێت چ دەکەن بە هەموو خوا خەڵکە هەمووی یەکێتی و پارتینیە تێگەیشتی کاکە هەر حیزب و کۆمەڵێکی خۆی هەیە بەڵام هەموومان گازندەمانە حکومەت وەڵڵاهی نەیەکێتیم نە پارتیم بەڵام با لێیان گەڕین تێگەیشتی با جەماوەڕەکە هەموویان لێیان بڵند بێت تێگەیشتی محەممەد پێ دوانی ئەو شکستەی کە ئێستا هەیە
ئەنجامی ئەو با بڵێن دەسەڵاتداریەی ئەو دوو حیزبەیە کە جەنابەت باسی کرد لە ماوەی 26 ساڵی ڕابردوورا کە حکومەتی هەرێمی کە با بڵێن حکومەتی هەرێمی کوردستانیان پێکهێناوە حکمی هەرێمی کوردستان دەکەن پێت وانییە ئەم هەموو شکستە ئەم هەموو کێشە و گرفتە ئەنجامی دەسەڵاتی ئەوانە بابا حسایی لەوە ناکرێت ئەوانە حسایە لێ ناکرێت ئەو سەرۆتیان لەکوێناوە تێگەیشتی ئەم هەموو بێن لاو قەسر و قسوور و سامانەیان پێکەوەنەوە بەڵام بۆ ئەمە ببینێتەوە هاوکەریان بۆ هاوکاریان بین بۆ حەیب پۆشیان بین با لێگەڕێن بزانین با خەڵک زاریان لێدا بچڕی با خەڵک لێیان بڵک بێ بەڵام ئەمە دەکرێت کاکە لەگەڵیشیان بین و لەگە حکومەتەکەشدا بینێ داوای پۆست و فلۆپاس بین ناڕازیش بین بڵێ پۆستمان دەوێ و گلیش بین بەڵێ سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد کاک جەلالمان لەگەڵە لە بەحەکەەوە فەرموو کاک جەلال کاک جەلال پێم وا بێت پەیوەندێکی کاک جەلال کۆتایی پێهات بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەڵێ بەڕێزانەمە ڕەو بۆچوونی هاوڵاتیان بوو کە گوێبیستی بوون زۆر بێئومێدیکی زۆریان پێوە دیارە زۆریان کە ئومێدیان بە حکومەتی هەرێمی کوردستانیە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتانە حکومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نەیتوانیوە کارەبا موچە یان کێشەکانی دیکە ئێمە باز لە کارەبا و موچە سوتەمەنی دەکەین نەیتوانیەوە ئاو زۆر شتی بۆ خەڵکی خۆی دابین بکات حکومەتەکانی تری دنیا دەبینین لە تێروتەسەلی دەسەڵات و خزمەتگوزاری کە هاوڵاتیانیان موچەی بۆ بڕاوەتەوە کە هیچ کارێکی ئیشێکی نیە هاوڵاتێکی ئاساییە ینی لە تێروتەسەلی دەسەڵات و خزمەتگوزاری ئەوان بیر لەوە دەکەنەوە کە موچە بۆ هاوڵاتیانەکانیان کەم بکەنەوە بۆی کە هاوڵاتێکی تەمەڵ نەبن ئۆتۆمبیلی بێ سوتەمەنی دروست دەکەن ئۆتۆمبیل بە کارەبا دروستکەیان ئێمە هەموو لە تێروتەسەلی دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانی خۆشمان چۆنە چێمە لەگەڵا فەرموو کاکانی شاكي جان اما اندسات نبت كوما نبت غوران نبت همي سيمان نبت همو جبنا ابتشان هذا اشاره سرچيه دبچي ران ران مالي بس انا يعني صدام اما صدام بقوه تربون اما حزب عز بقوه تربون اذا ما تاكل كهرباء ماتوا معاش ماتوا قرصين بوكا موت اليوم انا بخامين شيء والله بالله طلع بهاتين سنة ده كرادي شو كده هناك حصل جدا يكون غلطة توعدنا شو كده يكون أنا هم خطأ خمانة وش كنت عندك كذا والله نبى بورا نبى شيء شو تكون طاوة هيش خذ خيمة راح نمشي طاوة بلاش باس بو بيون دقت كامل باس بو تو أمين لا نما إن شاء الله ئامینە خانم کاتت باش هەموو کاتێک بۆم کاتە باش زۆر سپاس دەکەم فەرموون دەستخۆشی لێکم زۆر سپاس وڵای یەک پرسیار بۆ ئەو بەڕێزەی پێشوو کارە وەزیرەکەتان پێشنەوانی 26 ساڵە یەکێتی و پارتی بەقەتەر ئەم 2 ساڵەی ئەو وەزیرە ئیشی نەکردووە ئیشی بە پارتی نەکردووە ئەمە چەند ساڵە بەرهەمی دەست یەکێتی و پارتی 26 ساڵە ئاواکالە بیان کێشنەوانی هەرەوەڵام هەیە دەست خۆش و خۆڵێت بەڵە چیت هەیە لە سەرەوەرەکان مینەخان پێت وایە ئێستا هاوڵاتیان چۆن دەتوانن تەعامل لەگەڵم کێشە و گرفتانەیە بکەن کە هەموو ساڵێک ڕوو دەدات نەبوونی سوتەمەنیە نەبوونی کارەبایە موچەیە پێم بێت پەیوەندێک ئامینەخان پشڕا بۆ هیوایی بتوانێت پەیوەندی بکاتەوە بەڵێ بەڕێزان ئاراز عەزیز دەڵێت هەتا سەرما بێت نەخۆشی زۆر دەبێت دەرمانەکانیش دەرمانخانەکانیش دەرمان تێنامێنێت ئیتر ئەم میلەتە داماوە نازانێت چی بکات سامان عومەر دەڵێت بە پرسانی میلەت هیچ کات خەمی خەڵک و میلەتیان نەبووە هیچ کات ئاگیان لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان نەبووە هاودین محەممەد دەڵێت خەڵک لەگەڵ واسەکە ڕاهاتووە لە مەش خراپترمان بەسەر دێت بەرپرسەکانیش لە ناو وێلەکانیانەوە بە ئاو و کارەبای فولەوە چاک ئەی گوزەرێنن ئاشنامان لەگەڵە لە سلێمانیەوە ئەم کاتت باش ئەم کاتەوە باش زۆر سپاس ئاشناخان بۆ تەوەرەکەت دەستخۆشی لێتم زۆر سپاس دەکەم وەڵی هەتا ئەمانە لە سەر حکومڕانی بن هەر ئەوە ژیانمانە بێ هەر ژیانمان ئاوا ناخۆشە بێت بەڵێ چارەسەر چییە؟ چارەسەر باشە بۆ ناڕۆن ژیانەوێ لە هاوڵاتیان نەکارەبا هەیە نە ئاو هەیە ئەوە حاڵە خەڵکیایە 10 ملیۆن بە یەکێکەیە و یەکێکی داماوێکی 100,000 نییە هەتا پێ ئەم گەندەڵی نائەدالەتیە پێت وایە هۆکاری ئەمانە چییە بۆ گرفتەکان چارەسەر نابن هەموو ساڵێک ئەمە ڕوو دەدات هەموو ساڵێک ئەمە دووبارە بۆ پارەکە ئەگەر بیرمان بێت
ساڵی پار بینیمان هەمان کێشە ڕوویدایەوە نەبوونی کارەبا نەبوونی ئاو با بڵێن نەبوونی سوتەمەنی نەبوونی موچە ئەم ساڵیش هەمان گرفت ڕوویداوەتەوە هۆکارێکێکە چارەسەر ناکرێت والله ئەم ساڵ هەر خراپتر ڕوویاوەتەوە والله هۆکارەوەی ترەمانە دەست دەکات کێشنەوە با بڕن دابنیشنوتەوە 27 ساڵی خۆن خوا حافیزیان بێت با کەسێکی گەنج و خوێنەوە دانیشێت ئەیتەنەهامان هەیە زانکۆی تەواو کردە 6 ساڵە لە ماڵە دانیشتووە هەمان هەر بێ شەهادەت هیچیشیان نییە بۆ خۆیان دانیشتوون لێ فاتیان نەخستە سەر کات ئێمەی فەقیری با بۆ خۆمان بنگرین دەستە خۆش بێ زۆر سوپاس بۆ قوربان بەڵێ سوپاس بۆ پەیوەندیەکەت ئاشناکەم سوپاس بۆ ئێوەش هاوڕێشواری دەڵێت سوتەمەنی کارەبا موچە سەرەتاییترین پێداویستی خەڵکن بەڵام دابینی ناکەن سامان حەکیم دەڵێت ئەبێت چۆن بەڕێی بکەین بەیانیان خەو نییە لە سەرمایە پشتیوانتایی دەڵێت هیچ کات حکومەت دژی میلەتەکەی نەبووە جگە لەمانە شێرکۆ ڕەحمان دەڵێت بە 3 ساڵ تەنها 1 بەرمیل لەوت ئەدرێت ئەویش لە عێراقەوە بۆمان دێت بێگەرد ئەحمەد دەڵێت خۆی گەورە بۆمان ئاسان بکات ئەمە گرفت و کێشەکانی هاوڵاتیان زۆریان ناڕازین و داوا دەکەن کە ئەمە چارەسەر بکرێت کیوەتایی بەم گرفتانە بەم کێشانە بهێنرێت کە ئێستا بەڕۆکی خەڵکی هەرێمی کوردستانی گرتووە و بۆتە گرفتێکی زۆر و کاریگەری لەسەر ژیانی ئەوان دروست کردووە و وتمان نەبوونی سوتەمەنی وا دەکات ئەو خێرانە دروست دەکات گرفتی تر بە دوای خۆیدا دێنێت کاکعلیمان لەگەڵە لە هەولێرەوە فەرمو کاکعلی فەرمو کاکعلی زۆر سپاس کاکەوە دەزانێت لەو کوردستانە بەس موچەخۆر هەیە بەڵێ ئەوەی موچەخۆر نییە ئەوە چ کاتێ ئەوەی کار و کاسبی نییە ئەوە چ کاتێ دا ئەمە داوا لە کۆمەڵ و گۆڕان دەکەین ئەو هەلوێتە شەرمنانیان بگۆڕن بەڕاستی کاتێک پارتی وێچێتی دەست نەکردیانەوە دەزانن لە ژیانیان پارتی وێچێتیان نەدیتیا باواز لەو کۆبوونەوە و بەرکۆبوونەوانە بێنن داوا لە مامۆستا عەلیباپی دەستم هەڵوێتیە دێ بەو شێوەیە نابێت بەو شێوەیە کوردستان بەرەوە ناچێ بەڵێ سوپاس بۆ کاکعلی کاکعلی سوپاس بۆ پەیوەندیەکەت باوکی دژوارمان لەگەڵان 3 ساعتەوە فەرموو باوکی دژوار کاکەوە قوربانجان باشتر بۆ بەڕێز باوکی دژوار بەڕێز یاموو کاتێ وەڵای قوربان باسێتەوە ڕێتان کردەوە وتم دەستخۆشی لەم حکومەتی خۆمان نەکەین یادانیش پێی ناگەیە بۆ ئەو ئیشە چاکانە کە کردویانە بۆمان بەڵێ ئەوەم بوچە لەخوا بەزێ زۆرە وەک خۆڵ وایە بوچە هەموو ڕۆژەیە باشە قوربانگیان ئەوە بەسەر ئەوە نەبوو گاوانیان و بەغای فلیسە ئیساگە چاوەڕوانی بەغاکەی دەستخۆشیدان لێەکەم و زۆر سپاس بەڵێ باوکی دژوار پێت وایە دەبێت کە چارەسەری ئەم گرفتارە بکات ڕۆڵ دەبێت حکومەتی هەرێمی کوردستان چۆن ڕۆ بگەڕ لە چارەسەرکردنی کێشە و گرفتانەدا هەموو ساڵێک دەبینین کە بێموچەی نەبوونی نەود نەبوونی سوتەمەنی نەبوونی کارەبا هەموو ئەم گرفتانە ڕوو دەدەنەوە ساڵ بۆ ساڵ ڕوو دەدەنەوە بەڵام چارەسەر چیەکێ دەبێت چارەسەریمانە بکات بۆ ئەمانە ڕوو دەدەنەوە بۆ چارەسەر ناکرێن وەڵای داواتان یەکەم ئێوە گۆڕان بکشێنەوە لە حکومەت ئانی جەماوەر بدەن با ئەمانە دەربڕێن بەڵێ سوپاس بۆ باوکی دژوار سوپاس بەڵێ زۆر سوپاس بۆ باوکی دژوار سوپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزانەمە ڕێی هاوڵاتیان بوونەمە ناڕازایەکانی هاوڵاتیان کە باسییان لێوە دەکرد کە حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت چارەسەری ئەم گرفتانە بکات بۆ هەموو ساڵێک دووبارە دەبێتەوە ینی ساڵی پار و چەند ساڵێک ئێمە دەبینین هەموو کێشە و گرفتانە دووبارە دەبێتەوە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە ینی کارەبا کێشەی کارەبا ینی لە تەمەنی حکومەتەوە هەیە بەڵام تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە ئەم گرفتانە هەمویان چارەسەر نەکراون چارەسەرێکیان بۆ نەدۆزراوەتەوە کاک عەبدولهادیمان لەگەڵ لە سلێمانیەوە عليكم السلام ورحمة الله. السلام عليكم. فەرموو کاک عەبدولهادی. الله قوربان گیان دەستخۆشی بەناوە کردیەکەم. زۆر سپاس. ڕاستی ئەمێ ئەوە بڕێم ئەو برایانە ئەو برایە کە ئەوڕێ با کۆمەڵ بکشێتەوە لە حکومەت دای بە هەموو وەزیرەکانی ئەوان ئەوەندەی وەزیرەکەی ئەوان کاری نەکردووە یانێ ئەوە کەس هیچیان پێ نەڵێ هەر بە عارز خۆیان بیخۆنەواری کە ئەوڵێن با بکشێنەوە هەموو سەر بە دەسەڵاتن و یانێ ئیتر ئەوەی تر بۆیان تەخت ببێ کەس ئاگای لە سەر و سامانە بێت چی لێ و چۆن ئەخورێ و چۆن ئەبرێ و چۆن ئەدوزیە ئەوە بۆیە ئاواتیان ئەوانی بکشێنەوە و کەسیان لەگەڵان نەبێ بخۆیان بە عارزی خۆیانەوەی تر بیخۆن لەگەر ئازان بابەکەی ئەوان ئەوە زەیانەی تریش ئەوانەی تریش ئەوانەیە بۆ شوێن یای دەسەڵاتن
سابقەی ئەوان ئیش و کار بۆ میلەتکردنشانە خەڵک هەمووی ناکرێتە ئیسراحەت و خۆشیەوە. بەڵێ سپاس بۆ تۆ کاک عەبدولهادی بێستوونمان لەگەڵا لە قەرەداغەوە. فەرموو کاک بێستوون. بەڵێ برا باشی زۆر سپاس دەکەم. فەرموو کاک بێستوون. بێستون لە قەرەداغەوە لەگەڵدا. بەڵێ فەرموو کاک بێستوون. چۆنی قوربان وەڵای سەبارەت بە تەوەرەکە ئەم شتانە هەمووی کاتکوشتن و خۆخەڵەتاندن و خۆڵکردنە چاوی خەڵک و ئام شتانەیە ینی بەڕاستی ئەم معارەزانەمانی کە معارەزن بەم حکومەتە حەقی وایە هەڵوێستی تونتریان بێ پاپشتی خەڵکان خەڵک بێنە سەر جادا ئەمە تاکەی ئەمە 26 ساڵە بەم بیانوانە و بەم شتانەوەی بەنەسەر و بەم هەموو شکستەوە ئاێ دیسانە خۆیانکەن و بە چۆخای خەڵک و ئەمان پاپشتیانکەنەوە بۆ بەغا و یعنی بەڕاستی ئەمە چی ماوەی تر بیخۆن لەمە زیاتر چی ماوە لەوە زیاتر بۆ خەڵکی بکەن. سپاس بۆ کاک بێستون سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عومەرمان لەگەڵ شارە زوورەوە. فەرموو کاک عومەر. ئەم کاتێدان باش زۆر سپاس کاک عومەر باشتر بۆ بەڕێزن. سپاس دەکەم. من پێم وایە هەموو کێشەکانە گەڕێتەوە بەڵێ حکومەت گەندەڵە هەمومان دەزانین لە ڕابردووە تا ئێستا حکومەت بە گەندەڵی ڕۆشتووە. بەڵام ئەوەی کە ئێستا پشتیوانی لێکرێ هەر هاوڵاتیانە تەنکەرەنەوت بە بەرچاوی هەمووی ئەڕوات ڕێگەی لێ ناگرن نەوت نییە ڕێگەی لێ ناگرن موچە نییە هەر دەستخۆشییان لێەکەین هەڵبژاردنە بێ هەڵیانە بشێرینەوە بەڕاستی حەقا ئەوەی کە موچەی هەیە ئەوەی کە وەزعی باشە ئەوە لە پێش ئەوەی کە وەزعی خراپە بێتە سەرجادا ڕێ لەم گەندەڵانە بگرێ ئیتر پێ بڵێت ئەسیر بوەستن ئەوە 26 ساڵە یاری بە عەقڵی میلەتەکەن نە حکومەتتان دروست کرد نە دەوڵەتتان دروست کرد لە 150 خاکی کوردستانتان لەدەستدا موچە بە خەڵک نادەن کارەبا نییە ئاو نییە خەڵک چییە ئەنی بەڕاستی بەشێکی ئەم نەهامەتیە میلەت خۆی بەسەر خۆیان هێناوێتی ئەگەر میلەت زیاتر ساکی میلەت خۆی هوشیار بکاتەوە دڵنیام ئەمانە ئەڕۆن وڵات چێڵن وڵاتە بێ بە وڵاتێکی باش خاوەنی دەوڵەتی خۆمانە بێ خاوەنی گیانی خۆمانە بین من پێم وایە ئێستا کاتی ئەوەیە میلەت بەجارێک هەوتێ لەم دەسەڵاتدارانەی لەم دەسەڵاتدارە گەندەڵانە یعنی هیچ بە گۆڕان و کۆمەڵ ناکرێ بەتەنها گۆڕان و کۆمەڵ ئەڵێ وەرن هەڵسن خەڵک موچەیەکی 30,000 هەیە دیفاع لەم دەسەڵاتی یەکێتی پارتیەکە بەڕاستی یەکێتی و پارتی ئێستا کاتی ئەوەیانە دادگایی میلەت دادگاییان کات سەیری عەبادی کە پێشتریان ئێمە لەگەڵ عەبادیدانان نشین ئێستا خواخوایانە عەبادی لە بەغاوە بەس بڵێن لەگەڵاندا ئەنیشن بەڕاستی ئەمانە فەشلیان هێناوە لە هەموو ڕوێکەوە من داوان لە میلەتەکەم داوان لەو میلەتە بە شەرەفە ئەەکەم ئیتر ڕێگری لەم دەسەڵاتە گەندەڵە بکات من سپاسی جەنابتان ئەگەم زۆر سپاس بۆ جەنابتان. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عومەر سپاس بۆ بەڕێزیشت. بەڵێ بەڕێزان ئەمە بە گشتی ڕێی هاوڵاتیان بوون کە زۆر ناڕازین داوا دەکەن کە حکومەتی هەرێمی کوردستان بگۆڕێ حکومەتێکی کاتی پێک بهێنرێ پێیان وایە چارەسەرکردنی گرفتەکان بەم حکومەتی ئێستا ناکرێت ئەو کێشە و گرفتانەی کە ڕوو دەدەن بێگومان کێشە و گرفتی تر بەدوای خۆی داهێنێت بۆرونە سوتەمەنی کە وا دەکات خەڵک پەنابەر بۆ داربڕین بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان هەروەها بێکارەبایی ینی حکومەتی هەرێمی کوردستان کە نەیتوانێت سوتەمەنی دابین بکات نەیتوانێتەوە کارەبایەکی باشیش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکات لەسەر و هەموو ئەمانەشەوە نەیتوانیوە موچێک دابین بکات بۆی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوان خۆیان لە بازارەکاندا نەوت بکردن بۆ گەرمکردنەوەی ماڵەکانی خۆیان ینی حکومەتی هەرێمی کوردستان لە هیچ ڕۆیەکەوە نەیتوانیەوە تاوەکو ئێستا خزمەتگوزاریەکی باش بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی کە باسمان کرد کێشەی نەبوونی سوتەمەنی کارەبا موچە دابین بکات و کێشەی تر بۆ خەڵکی هەرێمی کوردستان زیاد دەبێت بە دڵنیاییەوە کاتێک کە سوتەمەنی نەبووی بێ هاوڵاتیانیش وەکو هاوڵاتیەکە من قسەم لەگەڵا کرد ئەو ڕایگەیان من خۆ لە ماڵەوە دانانیشم هەر سەرمان بێت و بێگومان منیش دارە بڕم بێگومان منیش هەوڵە دەم بۆ گەرمکردنەوەی ماڵەکەم ئەوە حکومەتی هەرێمی کوردستانە دەبێت بیر لەوە بکاتەوە کە هاوڵاتیان پەنا نەبن بۆ دابڕین بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان دەبێت حکومەتی هەرێمی کوردستان چارەسەرێک بۆم گرفتە بدۆزێتەوە حکومەتی هەرێمی کوردستان نەوت بۆ هاوڵاتیان دابین بکات وە باسییان لەوەش دەکرد کە حکومەتی هەرێمی کوردستان دەبێت جیاوازی لە ناوچە پێدەشتەکان بۆ ناوچە شاخاوەکان بکات کە ناوچە شاخاوەکان زۆرترین سەرما دەگرێتەوە و بەفریا باران یاخود هەر شتێکی دیکە سەرما لەوێ زیاترە بۆیە دەبێت جیاوازی لەم بینەیە بکات ناوچە شاخاویەکان سەرمای زیاتر دەیگرێتەوە گرفتی کارەبا گرفتی سوتەمەری زیاتری بۆ دروست دەبێت هەروەها بێگومان هاوڵاتیان هەرێمی کوردستان پێویستیان بە موچە هەیە بۆ چارەسەرکردنی ینی خۆیان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی کە هەیەە بۆ چارەسەرکردنی نەبوونی سوتەمەنی بۆ چارەسەرکردنی نەبوونی کارەبا
بتوانێت بۆ نمونە خۆی لە بازارەکاندا نەوت بکرێت یاخود ئەوەی کە پێی دەوترێت مۆلیدێکی بچووک بۆ ماڵەکەی خۆی بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ڕای نەگەیاندووە کە ئەم کێشانەکەی چارەسەر دەکرێن هەموو ساڵێک لەم کاتەدا لە وەرزی زستاندا لە نزیکبوونەوەمان لە وەرزی زستان ئەم کێشە و گرفتانە ڕوودەدەنەوە بەڵام تاوەکو ئێستا چارەسەریان بۆ نەدۆزراوەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بەڵێنێکی باوڵاتیان نەداوە ئەگەر بەڵێنشی هابێت ئەو بەڵێنەکانی تاوەکو ئێستا جێبەجێ نەبووە هەموو کێشە و گرفتانە ساڵانێکە کە دووبارە دەبنەوە بەڵام چارەسەریان بۆ نەدۆزراونەتەوە هۆکاری ئەمە چییە بابزانی هاوڵاتیان ئەڵەن چی بێگومان هاوڵاتیان بەشێک لە هاوڵاتیانی کە پەیوەندیان کرد پیان وتین کە ئەوان ناڕازین و پیان وایە ناتوان کێشەکانیان چارەسەر بکەن کاک محەممەدمان لەگەڵە لە قەڵاتجێەوە فەرموو کاک محەممەد کاک محەممەدەم کاتت باش سلام علیکم علیکم السلام ورحمة الله کاک محەممەد ئەو هەموو کاتێکیت باش بەڵێ وەڵڵاهی ئەگە هەموو برێی کۆمەڵ و گۆڕان هەموو ئەو کەوەشەوە ناوەکو یەکگرت و یەکەتی وانەبانە ئێستا حکوومەتەوە لێ نەدات بەڵێ ئەو کێشە نەیگە بەو کێشەیە بەڵێ یعنی پێت وایە نەبوونی موچە نەبوونی نەوت کارەبا ئەمانە پەیوەندی بە گۆڕان و کۆمەڵەوە هەیە وەڵڵا هەتا ئابێ نەموچە دەمێنین نەنەوت دەمێنی نەکارەبا دەمێنێت قاینەوەکو بەرنامەی کۆمەڵ و گۆڕانەوە بەرنامەکەیە ئەوە بکەن بەڵێ 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 سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیکرد باوکی ڕۆمانمان لەگەڵە فەرموو باوکی ڕۆمان براکەم سڵاوی خوا دەبێ سلااو لە بەڕێست باوکی ڕۆمان دەخۆشی بۆ دەوەرەکە و ساڵ لە بەڕێستان زۆر سپاس دەکەم باوکی ڕۆمان سلااو لە ئێوەش برا بەڕێزەکە من پێم سەیرە هاوڵاتیان گرەی لە حکوومەتەکەن بەڵێ برای بەڕێزم پێویست بە گلەی ناکە هاوڵاتیانی هەرێم خۆیان ئەمەسیان پێخۆشە خۆیان ئەمەسیان پێخۆشە 26 ساڵ حکومڕانی هەیەوەی دەپەیادێ ئەوەیە کە ئەو بەرەمەکەی دیکە خەڵکی بینێ هیچ پێویست ناکە قسەبە حکومەت بکەی هیچ پێویست ناکە ناڕزایی دەربەری پێویست بۆ خۆپیشاندان و بەردەفڕژێ ناکە برای بەڕێزم ئێمەی هاوڵاتی ئێمەی هاونیشتیبانیان هەرێمە تەنە ئەو بەلاگرینە کە ئەم ئەزبنەمادا دەست نەچێت ئەجینا لە ناوبەردی حکومەت زۆر ئاسانە ئێمە ئەگەر حکومەت تێرچێ ژیان لە هەموو هاوڵاتیان هەرێمەکە تێکە دێن بەڵام بەڕێی من باشترین چارەسەر ئەوەی کە خەڵک دەنگیان پێنەوە دەبرای شیرینم من ڕاشکاوانە ئاڵێم بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئینسانی ئەگەر سەرپەرشتی حکومەت یاریە بکەن و وەسەکە لەدەست ئەوان رادێ پێم وانێ زلوفە و نەخرابی وەسەکە بەمە شێوەیە خراپێک کە خەڵک هەمووی گلەی لێکە ئەوە باشکردنی بەدەست هاوڵاتیان خۆیەکی برای بەڕێزم هیچ پێویست بە خۆی لاگبوون ناکە و قسە بە حکومەت بکەیت تەنها چارەسەر ئەوەی خەڵک دەنگیان پێ نەدا کام لایەنە بە باش ئەزارن دەگرن بۆ برای بەڕێزم بەڵێ سپاس بۆ باکی ڕۆمان کە لە بازیانەوە لەگەڵمان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک مەجید بان لەگەڵا هەر لە بازیانەوە فەرموو کاک مەجید کاک مەجید دەم کاتت باش بەداخەوە پەیوەندیەکەی کاک مەجید پشڕا بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەڕێزان وەکو گوێبیستی ناڕزایەکانی هاوڵاتی هەبوون گوێبیستی وەڵامەکانی هاوڵاتی بوون لە بەرامبە و پرسیاری ئێمەدا کە ئاراستی ئەوانمان کردووە زۆریان هەر هەمویان باز لەوە دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان ناڕازین لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئەم کێشانە چارەسەر بکات و خۆی یەکێک بووە لەوانەی کە خۆی ئەم کێشانی دروست کردو ینی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی سەبەبی دروستکردنی ئەم کێشە و گرفتانە بووە محەممەد بەرزنجی دەڵێت دەستمان لەمانە شۆردەوتەوە هیچیان پێ ناگرێت ئیتر نەوت بەچی ئەدەن کەوا سەرەتایی ترین مافی هاوڵاتیانە ئاراس عەزیز دەڵێت هەتا سەرما بەبێت نەخۆشی زۆر دەبێت دەرمەخانەکانیش دەرمانیان تیان نییە ئیتر ئەم میلەتەم داماوەت نازانێت چی بکات سامان عومەر دەڵێت بە پرسانی میلەت هیچ کات خەمی خەڵک و میلەتیان نەبووە هیچ کات ئاگیان لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان نەبووە هاودین محەممەد دەڵێت خەڵک لەگەڵ وەزاکە ڕاهاتووە ئەمەش خراپترینمان بەسەر دێت بە پرسەکانیش لەناو فێلەکانیانەوە بە کارەبای فولەوە چاک ئەیگوزارێن کاک عەبدوڵڵامان لەگەڵا لە قەڵاتجێەوە فەرموو کاک عەبدوڵڵا بەڵێ پێما بێت پەیوەندیەکەی کاک عەبدوڵڵاش کۆتایی پێهات بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت کاک عەبدوڵڵا پەیوەندیمان پێوە بکاتەوە ڕۆها هەڵۆسابیر دەڵێت میلەت نووسووە موچە و کارەبا بۆ چییە دەستیان خۆش بێت وە مالی ئەەکەن بەیانی هەڵبژاردن بکرێت ئەمانە هەمویان لەبیر ئەچێتەوە ڕاکەن بۆ دەنگدان و دەنگیان پێدەن هاوڕێشوانی دەڵێت سوتەمەنی و کارەبا موچە سەرەتاییترین پێداویستی خەڵکە بەڵام ئەمانە دابینی ناکەن پشتیوان تاهیر دەڵێت هیچ حکوومەتێک دژی میلەتەکەی نەبووە جگە لەمانە شکۆ ڕەحمان دەڵێت بە 3 ساڵ تەنها 1 بەرمیل لەوت ئەدرێت ئەویش لە عێراقەوە بۆمان دەهێنرێت یاخود دەنێرێت بێگەرد ئەحمەد دەڵێت خوای گەورە بۆمان ئاسان بکات بێگومان
لە خوێندەوەی کۆمنتەکان لە پەیوەندیکردنی هەوڵاتیان بە ئومێدێکی زۆر دەبینیت بچینە لای کاک عەبدوڵڵا پێوە بێت. کاک عەبدوڵڵا ئەم کاتت باش. جانت باش. زۆر سپاس کاک عەبدوڵڵا فەرموو. بەڕێ. فەرموو کاک عەبدوڵڵا. جانت باش چۆرێ قوربان. زۆر سپاس دەکەم. وەڵام من لە خەرازەوە قساکەم بەڕێز. بەڵێ کاک عەبدوڵڵا گیان فەرموو. خۆش بێ. قوربان وەڵام من لە خەرازەوە قسە دەکەم ئەو ناوچە شاخاویەکانی خەرازە هەموو دەستە. بەڵێ. بەڵێ کاک عەبدوڵڵا ئێستا ئێوە پێویستان بە چی ینی داواکاری جەناب چییە؟ وەڵای پێویستیمان بە نەوتە پێویستیمان بە موچەیە. بەڵێ. کارەبا وەکو پێویست دابین دەکرێت لە کارەبامان دەوێت کارەبا. بەڵێ. ئەلە وەڵای کاکە. بەڵێ. جاکە وازام نەفسەکە بۆ هابینە ها؟ بەڵێ. بەڵێ کاک عەبدوڵڵا ینی ژیانی ئێوە لە بێنەوتیا چۆنە ینی؟ وەڵای ئەوەی کە دەبینم نەوسی نییە. بەڵێ. نەوسی زۆر ئەوەیە کەمە. ژیانی بێنەوتی و بە کارەبایی و بێموچەیی چۆنە باشە خراپە چۆن دەگوزێنێت لایەوە؟ خراپە زۆر خراپە وازەکە زۆر خراپە. بەڵێ. هەر زۆر خراپە. کاک عەبدوڵڵا زۆر جار لە هاوڵاتیانی ناوچە شەخاویەکان لە بێنەوتی پەنا دەبەن بۆ داربڕین تا چەند ئەمە لای ئێوە هەیە؟ وەڵا لای ئێمە هەیە ئەو ناوچە شەخاوەکانیان هیچ نەکردووە. زۆر باشە. بەڵێ. یعنی ئێوە خۆتان پێتان خۆشە کە دارە بڕن پێتان وایە کە ئەمە شتێکی باش بکە ئێوە یکەن؟ وەڵای ئێمە پێمان باشە. بەڵێ. بەڵێ. کاک عەبدوڵڵا ینی بۆچی ئێوە پەناتان بردوتە بەردابڕین ینی چی وای کردو سوزەمەنی نییە بە قوربان. بەڵێ. نەوچەکە نییە. دەبێت کێ ئەمانە دابین بکات دەبێت کێ چارەسەری ئێمە بکات. ئەمە نییە. بەڵێ. ئەرێ وەڵای دەمانەوێت ئەو بنەماڵانە لەناو بەرن. بەڵێ. بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدوڵڵا. کاک عەبدوڵڵا وتی من لە ناوچە شاخاویەکانی هەڵەبجە ناوی شوێنەکەی نەوت بەڵام وتی لە هەڵەبجەوە پەیوەندیەکەم کە ئەو لە ناوچێکی شاخاوی دەژیت ڕاگەیاند کە لە قەڵاتجێەوە با بڵێن ڕاگەیاند ئەو لە بەرامبەر نەبوونی نەوت و سوتەمەنیدا پەنا دەبرێتە بەر داربڕین کە بە شتێکی سروشتیشی زانیانی شتێکی باشە و ئاساییە بەڵام شتێکی باش نیە و ئاسایی نیە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان چارەسەر بۆ ئەم گرفتەش بدۆزێتەوە یعنی ئێمە تەنها هاوڵاتیان نییە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی حکومەتی هەرێمی کوردستان سەبەبی خۆڵقاندنی ئەم کێشەیە بووە کە هەر کێشەیەک کێشەی تر بەدوای خۆدایانێت. کاک شۆڕشمان لەگەڵا لە قەزای شارە زورەوە فەرموو کاک شۆڕش. کاک شۆڕش. زۆر سپاس کاک شۆڕش. ئەلۆ فەرموو کاک شۆڕش. چاو ماشەکەم زۆر سپاس سەبارەت بە بەنامەکەی بەڕێزتان دەستان خۆشە بەڕێزن بەڵام لە کاتێکە حەقا ئەم خەڵکە لەوە تێبگا ئیتر ئەمانە توانە هیچیان نەماوە توانە هیچیان نەماوە تێژیش بەوە ناکە ئەم خەڵکە تەلەفۆن لەسەر تەلەفۆن بۆ جەنابتان بۆ قناڵەکانی کە بکا بڵێ کاتی هاتووە ئیتر بەسەر پێویستە بە یەکجاری ڕابماڵە یەکی لەوانم لە بەخۆمەڵێم باشە بۆ ڕێزێکی لەوانە بەخۆمەڵێ هەرێکی لەسەر شار تەلەفۆن قسێ بەرز و کەڵێنکردنی لێ بکەوە ئەمن نەماوە تازە. زۆر باشە کاک شۆڕش وەکو دەبینین هەموو ساڵێک لەم کاتەدا لە وەرزی زستاندا لە نزیک بوونەوەمان لە وەرزی زستان دەبینی کێشەی کەمی سوتەمەنی یاخود نەبوونی سوتەمەنی و نەبوونی موچە و نەبوونی کارەبایەکی باش بۆ هاوڵاتیان سەر هەڵدا و ئەم کێشەیە ئەبیرین هەموو ساڵێک ئەمە ڕوو دەدات ینی چارەسەر بۆم کێشەیە چییە ینی بۆم کێشەیە چارەسەر ناکرێت بۆ ساڵ چەند ساڵێک لە دوای یەک ڕوو دەدات بەڵام هەر چارەسەر ناکرێت گرفتەکە زیاتر دەبێت و کێشە بە هاوڵاتیان زیاتر دەکات چۆن ئەبێت ئەمە چارەسەر بکرێت و کێ لایانی چارەسەر دەبێت بگرێ و کێ دەبێت ڕۆڵ ببین لە چارەسەرکردنی کێشەیەدا ئەمە یەکێکم جار دووەمجار نییە لەوەتەی بە حساب کەیتر بەتەمای حکومەت ئەڵێ خۆمان حکومەت بەڕێیەکەن و خەڵکی ویشی خەڵکی چارەسەرەکەن بەڕێیەکەن پێویستمان بەدەرەوە نەبێت ئەمە بە حکومەتی کوردی ناکەی برای من تێگەی ئەوە لەوەتەی هاتوونە دەسەر خەڵکم بە یەکێتی پارتی گۆران و کۆم احترام بە جەنابتانێکی پارتی گۆران و کۆمەڵ و پەیامیش هەموویان یەکگرتوو بە هەموویانەوە لە مەزەقەرناە ئێتر پێویستە ئێمە ئیشتر بەسێتەوەنە بەڕاستی خەڵکی بێتاقات و بەخۆشمەوە
پێویست ناکەون لە قسەیکەڕان کردن و قسەی بەرز بکەن و هیچیشمان پێ نەبێت لە تەلەفۆن و قسەی بەرز بکەین. زۆر سپاستانەکەم وڵشتان ساغ بێ بەڕێزم. زۆر سپاس بۆ کاکشۆڕ، سپاس بۆ پەیوەندیەکەت، سپاس بۆی کە توانیت بە ئازادانە ڕێی خۆت بڵیت. بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پێیام تیڤی بەشدار بن لەگەڵمانە، هەروە دەتوان لە ڕێگە ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەوە دیارە پەیوەندیمان پێ بکەن پێگەوە گفتوگوی ئەمە بدە بکەین با بزانین هاوڵاتیان دەتوانن لەم وەرزە سەرمایە گرانە ناخۆشەدا چۆن ژیانی خۆیان بگوزارێن، بەردەوامی بە ژیانی خۆیان بدەن کە موچە نییە، کارەباوەکو پێویست نییە، هەروەها سوتەمەنی نییە کە هەموو ساڵێک ئەم کێشانە دووبارە دەبنەوە لە هەمان کاتە لە نزیکبوونەوەن لە وەرزیستان هەموو ئەم کێشانەی تیا بینین هەموو ساڵێک کە هاوڵەتیان زۆرترین جار باز لە نەبوونی سوتەمەنی، نەبوونی کارەبا، واروەها نەبوونی موچە دەکەن. وەکو وتمان حکومەتی هەرێمی کوردستان وەکو نەیتوانیوە موچە با بڵێن سوتەمەنی دابین کات نەشی توانیوە بە کارەبا تاویزی بێموچەیی یاخۆ تاویزی سوتەمەنیان بۆ بکاتەوە، وەکو نەیتوانیوە موچەشیان بۆ دابین بکات. کاتێککە تۆ نەتوانیت سوتەمەنی دابین بکەیت دەبێت کارەبایەکی باش هەبێت، کاتێککە تۆ نەتوانانی کارەبایەکی باش هەبێت دەبێت موچە دابین بکەیت. بەڵام ئێستا ئەوە دەبینین هەرسێکی نییە، هەرسێ ئەم شتێکە باسمان کرد هیچیان بە شێوازێکی باش نادرێن و گرفتی زۆریان بە هاوڵاتیان دروست کردووە. کاتێککە سوتەمەنی و کارەبا نەبوو دەبێت بوجا هەبێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان خۆیان بتوانن چارەسەری بۆم گرفتانە بدۆزنەوە، ینی بتوانن لە بازارەکاندا نەوت بکڕن و ئەوەی کە پێی دەوترێت مۆلیدەیەکی بچووک بۆ خۆیان بکڕن. بێگومان مۆلیدەش پێویستی بە سوتەمەنی هەیە، بۆیە دەکرێت کە سوتەمەنی نەبێت، کارەبا نەبێت، دەبێت موچە هەبێت، ناکرێت هەرسێکیان بەیەکەوە نەبێت. ئەمە گرفتێکی زۆر بە هاوڵاتیان دروست دەکات، کێشەی تری لێ دەکەوێتەوە. یەکێک لەو کێشە و گرفتانە بێگومان داربڕینەکە زۆر جەختی لێ دەکەین و باسی دەکەین کە ئێستا باسێکی گەرمی لەسارە وەکو ساڵانی ڕابردوو کە دووبارە بۆتەوە شیرینمان لەگەڵە لە سلێمانیەوە. شیرین خانم کاتت باش. باشی کاکگیان سپاس دەکەم تۆ چۆنی کاکە لە هەموو وڵاتێ لە هەموو شوێنێ ڕێز لە پیر ئەگرن، بەڵام بەداخەوە ئەم حکوومەتی ئێمە هێشتاکەی موچەی خانەنشینی نەداوە. زانم بۆ سپاس دەکەم. بەڵە شیرین خان پێ دوایە ئێستا هاوڵاتیان لەم وەزعەدا لەم وەرزەیەدا کە وەرزی سەرمایە بتوانن لە بێموچەیی و نەبوونی سوتەمەنی و نەبوونی کارەبا بتوانن ژیانێکی تەندروست و باش بەڕێ بکەن. وەڵا ناتوانن کاکگیان خۆدان باشتر زانن کەی ئەتوانن کە پارە نەبێت کە دەبێت کە ئەتوانن ژیان بەسەر بێنەوە کەی ژیانە. زۆر باشە. دەبێت کێ ڕۆبگەر لە چارەسەرکردنی گرفتانەدا؟ وەڵای بڵێن کام حیز هەموو حیزبەکان یعنی زۆر زۆر ڕێزم هەیە بۆ هەموو لایەکیان، بەڵام ئەم لە ڕقی ئەو لە ڕقی ئەو خەڵکیان داماو بڵێ ئەرێ وەڵا زۆر مەمنون. ببوون سپاس بۆ شیرین خان، سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک محەممەدمان لەگەڵا لە هەولێرە. فەرموو کاک محەممەد. بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس کاک محەممەد. هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم. زۆر سپاس کاک محەممەد. وەڵای داوام لە حکوومەتی دەکەین ئەگەر بەڵێ کاک محەممەد. بەڵێ داوام لە حکوومەتی دەکەین دەست بکاتەوە دابەشکردنی موچە بەڕاستی خەڵک وازی باش نییە بەڕێزم. داوە دەبێت مەمنونی خوای گەورە بینەگە ئەو بارانە ڕەحمەتە بەدەستقاتی یەکشەتی نییە. ئەگە ئەوان بەدەست زەحمەت دەبوتمان کرد بە پێ دوایە ئەگەر باران وەفش بەدەستەوان بۆیە نە ئەمادیانی بەخوای بەبی سامانیش بۆ بێک بارانمان نەدەدی. دەبێت مەمنونی خوای گەورە بین ئەگەر بارانی ڕەحمەت بەدەستوان نییە. وەک ئەو لەوتیان لێ دەکرد ئەگەر سێ ساڵە دابەشی ناکەن، وەک مەعاشەکان لێ دەکرد. کاکە دەستخۆشی پێ دەکەم. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد. کاک غەریبمان لەگەڵا لە پێنجۆرەوە. فەرموو کاک غەریب. هەلو مەرحەبا. مەرحەبا کاک غەریب فەرموو. باشە قوربان. سەبارەت بە تەوەرەکەی بەڕێز ئێمە لە قەزای تێژێنە پەیوەندی بە بەڕێزەوەکەین. بەڵێ کاک غەریب. کارەبامان هەیە لە خوا بەزارێ، بەڵام وەکو سوتەمەنی تا ئیسس بەدمی لێ نەوت ئێمە سودمەند نەبوون لەم حکوومەتە. شتێک نییە بە ناوی حکوومەتەوە. حکوومەتێک وەکو باوک وایە ئەگەر ڕاست کات لەگەڵ هاوڵاتیانی خۆیان ئەبێ لە ئەقل ساڵێک 5 بەرمیل 4 بەرمیل نەوت با بە ئێمە لەبەرەوەی شوێنەکەمان خۆتان نەزانن و خەڵکی ئەزانێت شوێنێکی ساردە. زۆر باشە کاک غەریب. لە نەبوونی موچە و سوتەمەنی و کارەبادا ژیانکردن لە پێنجوێن چۆنە باش ئەڕوات؟ نەوەڵایی ژیان زۆر سەخت بووە بە حکمیەوەی
دارە خۆسمەدار ئێمە ڕۆژانە لە بازار ڕایبینین و ئەیبیسین بە 300,000 من خۆم لە مەرکێقە نیشە وێناوە ئۆڕاڵەدار 200,000 پێ وردکردنی بە پارە ئەبێ تایەکە زۆپا کە زۆپایەک 600,000 پێ بۆ ژێر زۆپا و بە کۆمەڵێستۆ یعنی شتەکە وای لێ هاتووە زۆر سەخت بۆ هاوڵاتیان من ڕەنگ بێت دەسەڵاتی سوما بێت بەس ڕەنگ لێ کۆمەڵی خەڵکە بێت دەسەڵاتی 300,000کەشی نەبێت دەسەڵاتی 200,000شی نەبێت یعنی ژیانەکە بەڕاستی سەخت بۆ هاوڵاتیانی ئێمە. بەڵە سوپاس بۆ کاخەری سوپاس بۆ پەیوەندیەکەت. شێخ محەممەدمان لەگەڵە لە سلێمانی فەرموو شێخ محەممەد. ئەلۆ بەڵێ فەرموو. کاکجان جان فەرموو کاک. وڵی زەنجی منەڵم بە بەرنامەیەکی سکن لەسەر خاننشین مانگی یەکی وەرگرتووە یعنی گوناحە يعني ما يكبر أم خان نشين همي مع زكاة زربي 250 يعني خناعتي به خان نشين لصاف جاي نخوشه هيك فارقين يقدر ما بكرش كربال كربال خان نشين ناكاد والله يدرس صفاتك كم بلي دار وانا والله كاك محمد ان شاء الله بس لو توردك برنامجي بو ترخام دكين كمان لقلا كاك عبد المجيد مان لقلا لبازيانو فرمو كاك عبد المجيد. كاك عبد المجيد. والله السلام عليكم. عليكم السلام ورحمة الله فرمو. قال جالسته ورقي امر قالي. إيه خلق نوجيني وموجيني وباريني ولازم سر ما يوصلي وانا. بلى. جاكو وانا قيت غيما. بلى. وانا؟ بلى. امدا قال قوم قابل جاكو وانا ولخمي ملت وفقر وهجرانين. بلى. او عم بوخوان سهل نقاول لبد اگر باران بالي نوتيانيو عشان اقريو بوخوان داني شو خمي خلقان قوا زور باشا كي دەبێت چارەسەری ئەم گرفتە بکات کە ئێستا باسی دەکەیت؟ والله مەگە بەسخوا بەڵێ بەسخوا جارێک پێ دوانی هاوڵاتیان خۆیان بتوانن چارەسەری ئەم کێشەیە بکەن پێ دوانیە کە ینی بۆ وایە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەر حکوومەتێک لە دنیا بۆ خزمەتکردنی هاوڵاتیەکانێتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن خۆیان نەوتیان هەیە سوتەمەنیان هەیە کارەبایان هەیە موچیان هەیە بۆ هاوڵاتیان نییان یعنی ئێمە هۆکاری ئەمە چییە؟ وەرەخوا بمگا بەتاق و ئێمە حکوومەتمانەیە کەی ئەوە حکوومەتە و کەی ئەوە داو دەستگایە و کەی ئەوە باوشی میلەتە و کەی ئەوە حکوومەت بەڕێوە بردنەوە والله براكم بتاعكم وانا ومالي دزن هيك جامبيان ناقله بدل زيد هذه حتى قلت جامبيان ناقله بس اودع الزيد كانوا يجيدن اقنا حتى جامبيان ناقله حكومة ادت شاوي لفقير ورجال بها شاوي لخلق بها شاوي لميلاد ابي اخوي طريق قاتو باربار ميلادك اما تاكل قرادي ما ناقر هنا وين اخوان خطبوا عاصمان زۆر باشە کاک عەبدولمەجید ئەگەر حکوومەت نەتوانێت ئەمە چارەسەر بکات یاخود خۆی نەیەوێت ئەمە چارەسەر بکات ئەی دەبێت کێ چارەسەر بکات دەبێت کێ چارەسەر بۆ گرفتانە بدۆزێتەوە بەڵێ بەڵێ والله چارەسەریان پێ نەماوە بەتاقڵ بوو نەیت بەڵێ نا والله بدا ئێستا بەخوای گەورە خەڵقێنان نییە بیخوا بەڵێ جاخۆوان بەخەم خەڵکەوەن خۆ درووەکەنە لەن ئێمە شتێکەین لەوێ شتێ ناکەین لەوێ یان لە ماڵەکە مەدەرسە لێ یاچین دەحمەکەین بەخوا درووەکەن بەخوا ئەو ماڵەی نەیناسن خۆیان دادنیشانیان نەکرد بێکی بۆ ناکرد. زۆر باش کاک عەبدولمەجید چارەسەر چییە؟ دۆکە هاوڵاتیەک پێت وایە چارەسەر چییە بۆم گرفتانە؟ وەڵای چارەسەر ئەوەیە خوای گەورە هیدایەتمان بە و فرسەتمان بە و پیاوێکی چاک خۆی دەرخە لەناو پیاوێک ناوی ئیسلامی بێ حەد لەناو ئیسلامیەکانەیەکی خۆی دەربقا بڵێ ئەها بەخوا هەموو خەڵک دوایەکەوێ. بەڵێ سپاس بۆ کاک عەبدولمەجید سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدولمەجید. کاک سەرکەوتمان لەگەڵە لە بازیانەوە فەرموو کاک سەرکەوت. زۆر سپاس دەکەم کاک سەرکەوت. زۆر سپاس دەکەم. وەڵام سەدارەت بە سەدارەکەمی شەنگ بۆچوونێتەوە بوو. بەڵێ بەڵێ کاک سەرکەوت فەرموو. سەدارەت بە تەوەرەکە چەند بۆچوونێتم هەبوو. فەرموو کاک سەرکەوت. نازانم ئەم حکوومەتە
چی لە میلەتە یعنی شتە سەرەتایەکان کارەبایە ڕۆی دەوبان ئاوە دەرنەمان بێترێ چی ماموداتینەکە چی پێدرێت بەڕاستی لێیان دەزانم هەدام دەخەی خۆم دەنگم نەدا و بۆ بەتەماش نەدەن بەم لە هیچ کاتێکا بۆ هیچ شتێ کاک سەرکەوت بۆ وایە ینی بۆ هەموو کێشە و گرفتانە هەیە لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە بەقەت هاوڕاتیەکانی بەقەت ئەو خزمەتگوزاریانەی کە هەیە بەقەت گەورەی خۆی توانای چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هەبێت توانای دابینکردنی یاخود بەقەی ئەم هەموو گرفت و کێشانە پارەنەوتی هەبێت کە دابینی بکات و چارەسەری بکات بۆ چارەسەر ناکرێت بۆ هەموو ساڵەکەمانە ڕوو دەدەن بۆ دووبارە بنە و چارەسەرە بۆ نەوزراوەتەوە تا ئێستا هۆکاری مە چییە؟ من وای پێێتەمە ئەگەر میلەت قبوڵی شت بکات هەر ئاوای بەسەریت ئەینا قەوم هەیە جوولەکەیە ئێمە مسلمانێ قەوم هەیە جوولەکەی هەموو شتێکی بەدادێکراوە بۆچی بۆ مسلمانەکە نەبێت بۆ جوولەکەکە هەیە یاخود خەیرا بخوانیش بۆ جوولەکە بە مسلمانی خوا دروستی کردووە بەڵام بۆچی وامان لێەکەن من وای پێێتم ئەمانە ناتوانن وڵات بەرەفەڕێتەوە یاخودە خۆیان جاری دەستەکان وەفاڵی بۆ ئێمە نام ئەینا زیاتر لەوە هەیە سەرفی کەر بۆ ئێمە بەڕە سپاس بۆ کاک سەرکەوت سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەرکەوت زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ تۆ کاک شیروانمان لەگەڵ لە کەلارەوە کاک شیروانم کاتت باش باشی بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک شیروان فەرموو برام وڵی کوڕە کارەبایکی سودەمەنێکی کوڕ ئاوارێک مێ مامەڕنیەوە بەڵێ ئاوارەکان بگەڕێنەوە کاک شوان ئێوە ئاوارەی دووس خوڕماتون لە کەلار نیشتەجێن بەڵێ بەڵێ کاک سۆران کاک شوان ببوورە لەم کاتەدا کە کارەبا نییە یاخود با بڵێن سوتەمەنی نییە موچە نییە ینی ژیانی گوزارانی ئێوە چۆنە ژیانی گوزارانیەوە ژیانی گوزارانێکی باش بەڕێ دەکەن دەبێت چی بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان چیدان بۆ بکات داواکاری ئێوە چییە؟ وڵی برا ژیانمان زۆر خراوە کارەبایکی کوڕە وڵی حەدامان لە حکوومەتی هەرێم ئەم ئاوارەکانە بگەڕێنێتەوە بۆ سەرماڵ حاڵ خۆیان لە قورعانشتی وێران بیرە هیچی لەو سەرماڵسەڵە وێران بێ کاکە ماگەڕێنە خاتر خوا ڕێکەوتنیەکەوێت شتێکە ماگەڕێنەوە بەخوا خۆماوە تحریمەکە بڕێن ناو دزۆ ئەنا هیچ چارەیەکمان نییە بەڵێ سپاس بۆ کاک شوان سپاس بۆ پەیوەندیەکەت بۆ کارمان لەگەڵە لە سێمانیەوە فەرموو ئەم کاتت باش بەڕێزم باشتر بۆ بەڕێزیت کرد دەستخۆشی بەنامەکە لە یەکەم زۆر سپاس وڵی کاتێک گیان بەنسبەت تەوەرەکەتەوە ئەم حکوومەتە ئێمە هیچ شتێکی پێ عیب نییە ئەم حکوومەتە ئێمە تەنها بۆ بەرژەوەندی خۆی بەدرێ کۆبوونەوە کاریەکە هیچی لە بەرژەوەندی خەڵکان نییە دەیفەرموو ئێمە شەو ڕۆژەکە داوا ناکەم دەسەعاتکەرە بێ ڕئیسیمان بوو بێت حکوومەت کە ناتوانێت کارەبەکە دابین بکە نەوت و موچەکە ناتوانێت دابین بکە تاکە حل بۆ ئەم خەڵک و ئەم میلەتە ئەوەیە حکوومەت بڕوخێ خوا بیان ڕوخێنێ ئینشەڵڵا بەڵێ کاک بۆکان هۆکاری چارەسەر نەکردنی ئەم کێشە و گرفتانە چییە؟ ئەنی هەموو ساڵێک دەبینین ئەمانە دووبارە دەبنەوە چارەسەرکردنی ئەمانە چییە هۆکاری ئەمانە چییە؟ هۆکاری دروستبوونی هۆکارەکەی کاکە گیانە حکوومەتە خۆیەتی ئەم حکوومەتە ئەم کۆبوونەوە کاریەکە هیچی لە بەرژەوەندی خەڵکان هیچی لە بەرژەوەندی میلەتان نییە تەنها لە بەرژەوەندی خۆیانایە بزانێت کە خۆیان بە تورکە کارەبای ڕئیسیانە بڕێت نەخر کارەبایە هەیەە موچێ هەیەە نەوتە هەیەە هیچ تێژان کەم نییە هەموو قوربەسەرەکە بۆ میلەتی داماوە سپاس بۆ کاک بۆکان سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێبەرزانەمە بەگشتی هەڕەوە بۆ چوونی هاوڵاتیان بوون لەسەر نەبوونی سوتەمەنی نەبوونی کارەبا هەروەها نەبوونی موچە لە ئێستادا کە وەرزیستانە خەڵک زیاتر لە هەموو کاتێک پێویستی بە سوتەمەنی و بە کارەبا و بە موچە هەیە موچە کە هەموو کات هاوڵاتیان پێویستیان بە موچە هەیە بەڵام گرنگترین شت لە ئێستادا سوتەمەنیە لەگەڵ کارەبادا کاک عەبدوڵڵامان لەگەڵا لە تێکیەوە فەرموو کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵام کاتت باش بەرنامەکەتان لەسەر ئەوەی کە بەڵێ بەبێ کارەبا و بەبێ موچە و بەبێ سوتەمەنی بەڵێ چی بکات جا چی ماوە بیکەن یعنی ئێستا کۆبوونەوە کاریە لە پێناوی خۆیانە ئەبێت چی سوودێکی بۆ میلەت هەبێت ئەمە چەند ساڵە ئەمان خەریکی کۆبوونەوە کارین ئەمە هەر تەواو نەبوو ئەمە هەر کۆتایی نەهاو میلەت وا لە برسا ئەمرێ میلەت کارەبای نەماوە میلەت نەوتی نییە میلەت پارەی پێ نییە میلەت مەعاشی نییە ئەی باش ئەمە خەریکی چی نەم کۆبوونەوە کاری هەر تەواو نەبوو ئەبێ خەی تەواو بێت بەڵێ پێ دوایە چارەسەر نەکردنی ئەم گرفتانە کە هەموو ساڵێک دووبارە دەبنەوە چییە
بۆ ئەمانە ڕوو دەدەن ینی هۆکاری ڕوودانی ئەمانە چییە؟ وڵات پێشەچیە بێم حکوومەتە کۆتایی پێبێت چون چێکم حکوومەتە ناتوانێت هیچ پێداویستێکی مرۆڤ جێبەجێ بکە ئیترەما هیچیان پێ نەماوە یعنی ئێستا کۆبنەوەکاری نازانم یعنی لە پێناوی چی ئایکەن. بەڕسپاس بۆ کاک سپاس بۆ پەیوەندیەکەت کۆتا پەیوەندی کاک سەفینمان لەگەڵ دارەتەوە فەرموو کاک سەفین. باشی بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک سەفین. وەڵای براکەم پێویستە بەڕای منەوە ڕابەڕیم کرێ باشە. بەڵێ بەڵێ کاک سەفین ئەگەر پێدەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەیت کاک سەفین هۆکاری چارەسەر نەکردنی ئەم کێشە و گرفتانە چیە؟ کێشە و گرفتی نەبوونی کارەبا و سوتەمەنی کە ئێستا وەرزی زیستانە لەناو وەرزی زیستانەکانی زیاتر لە هەموو کاتێک پێویستمان بە سوتەمەنی و کارەبا هەیە بۆچی ئێستا چارەسەر ناکرێەوە هۆکاری دووبارە بوونەوەی هەموو ساڵێکی ئەم کێشانە چییە؟ وەڵای هەموو سارێک ئەو کێشە و گرفتانە بەردەوامە لە هەرێمی کوردستان بن ناکرێت نەویژ دەست حکوومەتەکەی خۆمانە یعنی کارەبا نییە نەفت نییە غاز نییە هەموو لایەکەم هەموو بەشدارن پێویستە حکوومەتە مەس ئەکرێتەوە بەڕای من. بەڵێ سپاس بۆ کاک سەفین سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی جارمان تا بەرنامەیەکتر و بە گەشتنەوەیەکتر بەخۆی گەورەتان ئەسپێرم شاد و سەفراز بن خواتان لەگەڵ.